بەم شێوازە برنج بخۆ و قەڵەو نابیت. برنج یەکێکە لە خواردنە سەرەکیەکانی سەرخوانی زۆربەی خێزانی کورد. بەردەوام ئەو پرسیارە دەکرێت چۆن بتوانم برنج بخۆم بێ ئەوەی قەڵەو ببم یان ببێتە هۆی دروستبوونی ورد. ئەم ڕێنمایانە ئەگەر بتوانرێت جێبەجێ بکرێت ئەوە بە ڕێژەیەکی باش ڕێگە دەگرێت لە قەڵەوی و زیادبوونی کێش و دروستبوونی ورد. لە ڕۆژێکدا یەک ژەم برنج بخورێت یاخود ڕۆژناڕۆژێک بخورێت. برنجی دەنک درێژ باشترا لە برنجی خەڕ، برنجی بۆر و قاوەی و برنجی کوردی باشترا لە برنجی سپی. بە پڵاو لێ بنرێت یاخود بە بڕێکی کەم زەیتی زەیتون و ڕۆنی ئاژەڵ لێ بنرێت واتە هێندەکەم بێت بنکڕ دروست نەکات و گەر بنکڕی لەگەڵ بوو نەخورێت. دەبۆ 15 خولەک پێش خواردنی برنج قاپێکی گەورەی زەڵاتە لەسەر سفرەدا بنرێت و بخورێت. ڕۆژانە دەبۆ 12 کەوچک زیاتر برنج نەخورێت. هەموو کەوچکێک برنج 2 کەوچک شلە یان لانی کەم کەوچکێک شلەی لەگەڵ بخورێت. خواردنی نانیان سەمون لەگەڵ برنج و شلە ئەگەری قەڵەوی و زیادبوونی کێش زیاتر دەکات.